طبعا ئەوەی کە هەموو لایەکمان ئاگادارین لە ناوەڕاست و خوار و عێراق حاڵی نەخۆشی تای خوێنبەربوون تۆمار کراوە و ئێمە لە پارێزگای هەڵەبجە ژوورێکی عەمەلیاتمان پێ هێناوە بە سەرپەرشتی جەنابی پارێزگار و ئەتوانم بڵێم هەموو لایانی معنی تێدا بەشدار بووە و دوو ڕێگاماندا ناوە ئێمە ئەوەی کە سەرەتاکەیەتی کە هۆشیارەیەکی تەندروستیە ئەیدن بە خاوەن کارەکان و ئەوانەی کە خەریکی ئاژەڵ بە خێوەکردنن و لە ڕووی مادیەوە تا ئەم ساتە هیچ بودجەیەک بۆ ئەم ژووری عەمەلیاتە دامین نەکراوە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە بە هەموو توانەکانی خۆمانەوە هۆشیارێکی تەواو ئەدێنە هاوڵاتیان و لە هەفتەیدا هاتوودا سیمینارێکی تایبەتمان هەیە بۆ ئاژەڵداران و گۆشت فرۆشەکانی بازار ئەتوانم بڵێم تا ئەم ساتە سوپاس بۆ خۆی گەورە هیچ حاڵاتێکی تای خوێنبەربوون لە سنووری پارێزگای هەڵەبجە تۆمار نەکراوە.